کۆچەکەی مەلا بەختیار بافڵ تاڵەبانی تەلاقدا. لاڤا مەلا بەختیار کچی مەلا بەختیار ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی لە بافڵ تاڵەبانی کوڕی جەلال تاڵەبانی جیا بوویەوە و هەموو شتێک لە نێوانیان کۆتایی هات. بە پەیزانیارەکانی پای تەخت میدیا ماوەیەک پێشێستا کێشە و دەمەقاڵەی لە نێوان بافڵ تاڵەبانی و لاڤا مەلا بەختیار ڕوویداوە و بە توندی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. کێشەکانی بافڵ تاڵەبانی و لاڤا مەلا بەختیار نوێ نییە، بەڵکو لەو کاتەوە سەری هەڵدا کە کێشە کەوتە نێوان بافڵ تاڵەبانی و مەلا بەختیار. ئەو کاتە لاڤا بە توندی ڕوبەڕووی کردار و هەڵوێستەکانی بافڵ تاڵەبانی بۆتەوە و پێی گوتووە تۆ بۆت نییە بەم شێوەیە باوکم پەراوێز بخەیت. لە کەیسی ژەهراویکردنی مەلا بەختیار لاڤا گومانی لە بافڵ تاڵەبانی هەبووە و چەندین جار لەسەر ئەم کەیسا دژی یەکتر وەستاونەتەوە. لاڤا بە بافڵ تاڵەبانی گوتووە تۆ دەتەوێ باوکم بکوشی. هۆکارێکی دیکەی جیابوونەوەی لاڤا و بافڵ تاڵەبانی تالینا سەر کەوتکوبەیە کە دوایەوەی بافڵ تاڵەبانی کردیە ڕاوێژکاری خۆی. لاڤا ناڕازی دەبێت و بە بافڵ تاڵەبانی دەڵێت نابێت تالینا و هیچ کچێکی تر بکەیتە ڕاوێژکاری خۆی. جیابوونەوەی بافڵ تاڵەبانی و لاڤا مەلا بەختیار چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیا باس دەکرێت و سەرچاوەیەکی نزیک لە لاڤا مەلا بەختیار بە پای تەخت میدیای گوت هەواڵەکە ڕاستە و لاڤا کۆتایی بە هەموو شتێک هێناوە. تەنانەت هەوڵەکانی مەلا بەختیاریش نەیتوانیوە ئەم دوانە ئاشت بکاتەوە. لاڤا لە دوایین دەرکەوتنەکانی زۆر بەدڵتەنگی و شڵەژاوی دەرکەوتووە و تەنانەت وەکو پێشتر گرنگی بە خۆشی نەداوە. بە هەمان شێوە بافڵ تاڵەبانی لە دوایین دەرکەوتنەکانی بە تەنها لەگەڵ منداڵەکەی دەرکەوتووە و لاڤەی لەگەڵ نەبووە. لاڤا دوای کۆتایی پێهێنانی پەیوەندیەکانی لەگەڵ بافڵ تاڵەبانی چۆتە نێو پەیوەندیەکی نوێی خۆشەویستی لەگەڵ کوڕەپورێکی خۆی و بڕیاریان داوە لە چەند هەفتەی داهاتوو ئاهەنگی هاوسەرگیری بە ئامادەبوونی خزم و کەسوکاریان لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام بدەن.